ئەدیبان واتە ئەمڕۆ سبەی وەک لیژنەی سەرپەرشتیار و ئامادەکاری شەشەمین فیستیڤاڵی گوڵەهەنار کە ئەو خاڵاتی خۆیان چۆن بە مەعرفەکەی بێ پێم وایە من بە گشتی وایە لای کورد پێگەیەکی زیاتری هەیە شتێکی دەتانی لەلایەن کێوە لەلایەن با بڵین تورکەکانەوە بۆیە ئەڵێ تاق 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 وەرگا بە خۆشبەت دەبێتە دەرگا داتەوە شەهرەزاد هەر خۆی بوو پێغەمبەرەکان هەزار ئەمە هەڵەیەکی گەورەیە لە بۆدا فیستیڤاڵی گوڵەهەنار بۆ شێعری لاوان دیارەمە شەشەمین فیستیڤاڵی گوڵەهەنارە کە خۆشبەختانە دوای 5 ساڵ قەیران و دارایی و شەڕ و شۆر توانیمانە فیستیڤاڵە زیینوو بکەینەوە. فیستیڤاڵی گوڵەهەنار بۆ شێعری لاوان لە پارێزگای هەڵەبجە لە سەراستی هەرێمی کوردستان ساز کراوە. شاعیرانی هەر چوار پارێزگاکەی هەرێم و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بەشدارن لێرە. 16 شاعیرەوانی کە ماونەتۆ لیژنەی هەڵسەنگاندن و ئەوانەی کە لە بواری ئەدەبی هەڵسەنگانیان بۆ کار و شعرەکانیان کردو 16 ماونەتەوە لەم دوو ڕۆژدا بەرداوام شعرەکانیان خوێنرێتەوە بە هیوای ئەم شاعیران بتوان بنە قەڵەم بەدەستەکانی ئایندەی کوردستان و خزمەت بە بواری ئەدەب بکەن لە کوردستان. پارێزگای هەڵەبجە دیارە ئامانجمانە کە خزمەت بە بواری ئەدەب و هونەر و ڕۆشنبیری بەعام بکرێت لەوانش کە خزمەت کردی شاعیران یەکێکن خەڵکانێکی دیاری ناو ڕۆشنبیرین. ئێمەش پێمان باشە بە شعرەکانیان بتوانن خزمەت بە کوردستان بە بواری ئەدەب لە کوردستان بکەن و وە زیندووکردنەوەی ئەم جۆرە فیستیڤاڵانە خزمەتکردنە بواری ئەدەب و هونەر و ڕۆشنبیر.